هلا وأنا متوحش وكو حيوان أبينم ترشي أردوغان ليه ما شنقال أو داعش نبس بو أردوغان بخود داعشة هكا داعش نبادس اللي قال داعش نبانت هذا صاروخ بطيارة هي رشنت كرا سر شنقال تشي ويل سر شنقال يعني ودش مني كردي رسنا أردوغان وادا بينم وتشتكي زور خرابة أو تركيا نابه هيرش بكسر كردستان هر كردستان هر چهار پارچه هیچ فرقی نینه هر كردستان لكن ما لراستی دا میجوی ترکیه اومان پی آله که همیشه دشمنی کرد بوا هلا صدام عثمان لکانو که اوان کردیان بکاری هنا و با مرهم گلاوکانی خویان استش مادام بتایبت باکوری کردستان شو لروی جیوپولیتیکی و شونکی زور گرین که با ترکیه همیشه نایب دەستبەرداری ئەو بەشەی کوردستان بێت وەلەوەرە ئەوەی سەردەمی عوسمانلەکان کە 400 ساڵ حکومڕانی ئەم ناوچەیان کردووە لەژێر دەستی ئەوانە بووە ناوچەیەکە بووە لە باشوور پێوترا ویلایەتی مووسڵ ئەم ویلایەتی مووسڵە تورکیا بەی خۆی ئەزانێت تا ئێستا ئەردۆغان لەبەرەوەی باگراوندێکی ئیسلامی هەیە حەز دەکا وەکو سوڵتانەکان دەوەر ببینێت ئەوێت ئەو مێژووی بگەڕێتەوە بۆ ئەو سەردەمە هیچ نەبێت لە ڕووی ئابووریەوە ئەو تەماعی لەم ناوچەیە هەیە ئێمە لێرە دەسەڵاتێکمان هەیە دەسەڵاتێکی سیاسیمان هەیە ئەو دەسەڵاتە بمانوێنمانەوە پەیوەندیەکی ئابووری و سیاسی لەگەڵ تورکیایە هەیە خەڵک کەمتر ئەتوانێت تەئسیراتی هەبێت بۆ نمونە لەم ماوەیە کە تورکیا هێرشی بۆ سەد ڕۆژئاوا دەست پێ کرد خەڵک بایکۆتی شتی تورکی ئەکرد تورکیا وەکو دەوڵەت دوژمنی کوردە وەکو تاگنا یەکبوونی حیزبەکان لە ناو خۆیانە گەڕانەوە بۆ خەڵک لە زیاتر من هەمیشە پشت بە تورکیا بەستم پشت بە خەڵکی خۆم بەستم یارمەتیانی پارچەکانی تر کۆکبوون لەگەڵ یەکە بە تایبەتی ڕۆژئاوا ئێستا ڕۆژئاوا مەترسی جینۆسایدیشی لەسەرە ئێمە لە ڕفراندۆمەکەیە بۆمان دەرکەوت کە تورکیا چەندێت دژی کوردە ئەوانەی پشتیان بە تورکیا بەستە بوو بۆیان دەرکەوت بەڵام ئەو پەیوەندی ئابووریە هێندە تۆکمەیە لە بەینیانە لەوانەیە نەتوانن فشارێکی ئەوتۆ لە تورکیا بکەن کورد هەمیشە لەو دۆخەیەش یا کە هەمیشە هێرشی کراوەستە لەلایەن ئێران لەلایەن تورکیا لە هەموو وڵاتێکەوە هێرشی کراوەستە بۆ ئەمانی خۆشمان ڕاستی بڵێم ئەوەنە باش نی سەرۆکانی خۆمان بۆ خەڵکێکی خۆیانە باش نی ئەگەر ئەمیش ئەوەنە مەمنونی ئەوە نەبێ ئەوان هێرشمان نەکەن سەر ئێمە شتیان لێکردن ڕاستە لەناو کووردا بەداخەوە زۆر بەداخەوە ئەم سەرۆکانیان بەس هەوڵێکی فانی خۆیانەیەن زۆر بەداخەوە بەس بمزانیە بەس بمزانێ پرسیاری ئەوان لێ یەکەم ئەو هەموو پارەی بۆ چیانە یانی ئەو لەناو خۆیانە تەبابن خەڵکیش تەباترە بێت بەس بەڕاستی هیچ سوودێکیان بە خەڵکی نێودانانی باشە بەخام وچان یاری بۆچی ئەمانەیان بە خەڵک بۆچی نایە بە خەڵک چاوەڕێی چێکە بەس بزانم ئەڵە کاک نەچیت وەڵا خەفەتی خواردە پارەی زۆر داوە بە خەڵک دوژمن بەچی بەهێزە بۆی کە خەڵک لەناو خۆیە بێ خەڵک لەناو خۆیە یەک نییە ئەگەر یەک ئەڵدەستە ناو دەست هەموو کەس هێزی هەیە بەشی ئەوەی کە بەرەنگاری دوژمنەکەی بێتەوە بەڵام بەداخەوە ئێمە ئەویان لە خۆیان کردو ئەمانە تەنانەت ئەڵە ئەوشۆ کاک مەسعود وتی ئەمریکاش چاوەڕێمان لێ ناکرد کە لە ڕێفراندۆمەکە بشمان پێکات دەستی ئەمریکا خۆش بێت تۆ لە ناو یەکە یەک نەبی وەڵام منیش بم هەر ناو ناسم ئەسڵەن وەکو لێسەنەوەی مافی کورد لە بەرامبەر پێشێلکاریەکانی تورکیا ئەمە شتێکی تازە نییە شتێکی کۆنا چەندەها ساڵە تورک بە خوێنی سەری کورتینوە ئێمە ئەبێ ئەگەر بتوانین ئێمە هەمومان یەک بگرین کوردی ڕۆژاوا کوردی باکوور کوردی باشوور بڕوان ناکەم تورکیاش بەو شێوازە بتوانێت بە دڵی خۆی بیوە کوردستان داگیر بکە و یان بە هەر ڕۆژەی بەبوانێکەوە هێرش بکاتە سەر گەلی کورد فەرقی هەیە زۆریش ئێمە وڵاتێک نین تازە پێگەشت بین وڵاتێکی ژنین خاکمان نەبێ بگرە لە ڕێی وەکو ئابووریەوە احتیمالی هەیە ئێمە خۆمان بتوانین لە ڕووی کشت و کاڵ و زەرعات و هەموو جۆرە خواردنێکەوە ئەتوانین ڕەنگە لە پێویستیمان نە بە تورکیا بێت نە بە ئێران بێ نە بە هیچ وڵاتێکی دەربێ ئەمە خۆمان ئەگەر بتوانین بەس ئێمە نایکەین ڕاستی دەوێت خەڵک وای لێ هاتووە ئێستا خەڵک ئەیەوێ بەس دانیشێ لە ماڵەوە
موچەکەی وەرگێ و بیخوات یعنی ئێمە ئەبێ ئیلا چاومان لە دەستی تورکیا و ئێرانەوە بێ بەڵێ ئەبێ هەمومان هەوڵ بین بە هەمومان تێبکۆشین ئەبێ لادیەکان ئاوادان کرێنەوە عرضە کوشت و کاڵی و زەرعاتیەکان ئەبێ هەر هەمووی ئاوادان کرێتەوە دەستگیرۆیی جوتیاران بکرێ بۆ ئەوەی بەرهەمەکانیان لە ناو بازاری خۆمانە ساغ بکرێتەوە و پێویستیمان بە تورکیا نەبێ خیاری تورکیا و تەماتی تورکیا بێ و ئێرانەوە چیلۆی 2000 دینار ئەو 2000 ئەی بە تورکیا بێ بە جوتیارەکەی خۆ بۆی ساڵێکی تر بەرهەمەکەی باشتر کا و زیاتری کات.